گلک جرال وی داری ام دپرسین و برسوا وردگیرین لیتشتی کو ام نزانین اوه حتی کنگی بن پیکرنا یاسا و دستوره حتی کنگی جێبەجێ نەکردنا ڕێکەفتنên ku hatine îmzakirin heta kengî biçûkkirina qeware statûyê Herêma Kurdistanê heta kengî xwe bi zor dîtin û piranî dîtin û biçûk dîtina Herêma Kurdistanê û bi taybetî ev nakokiyên di navbera mala Kurdî dikarin heta çendê rêveken li pêşiya van hemû tiştê me behs kirî. Ji hêjayê zana Mela Xalîd serokê fraksiyona partî li xwela pêncema Parlemanê Kurdistanê dipirsim Diktor Zana gelek bi xêratî serçava. Em hemî gava dibêjin heta kengî li em bi rastî jî nizanîn heta kengî. Bi taybetî Partiya Demokrata Kurdistanê ku weke hêza yekem û sereke li Herêma Kurdistanê di avakirina vê hikûmeta Iraqê da beşek aliyek. Hîn dizanin heta kengî ev biçûkkirine جێبەجێ نەکردن و شکاندنا van ڕێککەفتنان دێ بەردەوام بیت گەل هەرێما کوردستانê ئەگەر چنە و ڕێچارە چییە؟ بەڵێ زۆر سوازیمان خانسلااو لە جەنابەت لە بینەرانی عزیزی کوردستان 24 طبعاً ئەمە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەوەی هۆکارەکان چین چونکە ئێمە ئەگەر دەستنیشانی هۆکارەکان نەکەین گومان لەوەدانە هەتاکەی ئێمە دەتوانین لەگەڵ ئەم عێراقەدا گوزەر بکەین ڕێ بکەین لەگەڵ ئەم عێراقەدا کە هەر ڕۆژەی بە شێوازێک لە شێوازەکان سیاسەتێک دەگرێتە بەرامبەر بەگەلی کوردستان. ئەمە واضحە مای کە ڕوو دەدات ئێستا هەم ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا هەم ئەوەی کە لە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوودەدا هەم بڕیارەکانی دادگای فیدرالی بەرامبەر بە قەزیە گێلی کوردستان کە دەبێت بەرامبەر بە پەرلەمانی کوردستان بەرامبەر بەکردنەوەی بارگای پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە ئەنجامی ڕێفراندۆمی سربەخۆیی گەلی کوردستان کە لە ساڵی 2017دا بڕیاریدا بەرامبەر بە یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی هۆکارگەلێکن دەکرێت ئێمە دەستنیشانیان بکەین بۆی بزانین گەلی کوردستان بزانێت ئەمانە لە چێوە دێ لە چێوە سەرچاوە دەگرێت ئەرێ پارتی دیموکراتی کوردستان خەتەرە لەسەر مانەوەی عێراقی فیدرال پارتی خەتەرە لەسەر عێراق ئەمە پرسیارە بەڕاستی ئەمە بۆ پارتی بە خەتەر دەزاندرێت ئەنی لە مەسەلەن لە کەرکووک بارگای هێز و لایەنە سیاسیەکان وجودیان هەیە هیچ گرفت نییە بۆ عێراق بۆ پارتی کاتێک بگەڕێتەوە کەرکووک گرفت بۆ عێراق دروست دەبێت ئەمە نیشانەی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی قەزیی کوردستانیە بۆیە ئەمە طبعاً ئەمە فەخرێکی گەورەیە بەر پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت کە نەیاران دوژمنانی دۆزی ڕەوای گەلی کوردستان پارتی بەم شێوەیە تۆمەتبار دەکەن ئەمە تۆمەتبارکردن نیە ئەمە فەخرە بۆ پارتی چونکە پارتی خاوەنی قەزیی گەلی کوردستانە ئەوانەی کە تاوەکو دوێنێ ئێتیهامی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەکرد بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سازان ناکات لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ڕێک ناکەوێت لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و نەوت ڕادستی حکوومەتی ئیتیحادی ناکاتن بۆ ئەوی لە ڕێگای سۆمەوە بفرۆشرێت و داهاتی ناوخۆی تەسلیم ناکات ئەمانە هەمووی دەکرێت ئەمڕۆ گەلی کوردستان بپرسێت ئەوانەی تاوەکو دوێنێ ئیدعای ئەویان دەکرد ئێستا لە کوێن ئەوە نە بەڕاستی منیش دەمویستەوە پرسیارە بکەم ئەوانەی هەتا دوێنێ بە تایبەتی لەسەر فەیسبوکەکانیان دەردەکەوتن دەگوتی ئەگەر حکوومەت داهاتی نەفتی و نانەوتی ڕادەست بکە کەواتە شایستەداریەکان دەنێرن و خۆشگوزەرانی دروست دەبێ و هیچ مشکلە نابێت لە موچە باشە بەس بەم ئەوانە لە کێن ئێستا خۆی ئەمە پرسیارە یعنی منیش دەوەی دەناسن ئێستا ئەوان لە کێن لە کوردستان ئەمانە هەمووی ناسراون طبعاً پێیەک لە حکوومەت پێیەک لە ئۆپۆزیسیۆن و هەندێکیان خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناوزەند دەکەن طبعاً مۆدلی معارەزە لە هەموو دنیا ئەوەیە معارەزە لەسەر هەندێک شت معارەز دەبێت ڕئی جیاوازی دەبێت لەگەڵ ئەم دەسەڵات و حکوومەتەی کە هەیە بەڵام لەسەر هەندێک پێوەەر کە خەتوتی عامن هێڵی گشتین بۆ پاراستنی هەیبەتی ئەم شوێنەی کە تێیدا دەژی لەسەر ئەم شوێنانەدا لەسەر ئەم خەتوتە گشتیانەدا هێڵەکان نابەزێنن بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان کەسانێکی خۆفرۆش دەیکەن بەرامبەر بە قەزیی گەلی کوردستان ئەمە خیانەتە لە خوێنی شەهیدان لەم قەزیەیە کە گەلی کوردستان هەیەی و چەندەها ساڵە قوربانی بۆ دەدات بەرامبەر بەو دەستکەوتانەی هەرێمی کوردستان کە هەیەی ئەم ئەزمونە سەرکەوتووی کە هەمانە لە هەرێمی کوردستان ئەمە دەزانی لە هەموو پرەنسیپێک بەدەرە کە خەڵک لە ناو هەرێمی کوردستان هەبێت خەڵک لە ناو هەرێمی کوردستان هەبێت خۆی بە خاوەنی گەلی کوردستان بزانێت خۆی بە خاوەن بزانێت بڵێ من لە ئینتیخابات مشارکم و دێم کورسی پەرلەمانی بەدەست دێهێنم و دێم مشارەکەی حکوومەت دەکەم و دێم خۆم بەخەم خۆرتر بۆ خەڵکی کوردستان بزانم و بچم هەمیشەش ئیدعا بۆ ئەوە بکەم کە عمقی استراتیژی هەرێمی کوردستان لە بەغدایە بەڵام لە هەمان کاتدا بمەوێ هەموو پیرۆزیەکانی هەرێمی کوردستان بفرۆشم لە پێناوی ئەوەی
تەنها حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبار بکرێت لە لای خەڵکی کوردستان دەی فەرموو ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەی حکوومەت لە هەفتەی یەکەمی دەست بەکاربوونی جەنابی سەرۆک وەزیران جەنابیان بە سەرۆکایەتی شاندێک چۆ بەغدا لە هەفتەی یەکەمی دەست بەکاربوونی کابینەکە چۆ بەغدا دەرگای گفتوگۆی واڵا کرد تاوەکو چەند ڕۆژ بەر لە ئەمڕۆ زنجیرەیەک دانیشتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدادا هەبووە گەیشتن بە ئیتیفاق چەند جار واژوو کرا هاوپەیمانەتیمان لەگەڵ بەغدا ئەم ڕێکەوتنانەی هەن و یاسای بودجە پەسەند کرا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەی ئیلتیزاماتی حکوومەتی ئیتیحادی لەکوێیە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو ڕۆژانە دووبارە دەکرێنەوە ئێمە دەپرسین ئێوە وەڵام دەدەن ئێوەش دەپرسن کە وەڵامی هەندێک پرسیاریشتان نیە بەڕاستی بتایبەتی پارتی دموکراتە کوردستانی چاوە چێت تەعاملێ دگەل vê eqliyetê biket ewal Bexdayê. Ez wê dibînim ku partî ketiye navbera nal û bizmara. Li navxû nakûkî hene, li gel Bexdayê jî nakûkî hene. Bi taybetî ew eqliyeta li Bexdayê îstîfadê ji van nakûkiyat ketiye ku li Herêma Kurdistanê di navbera hêzên serekî hey. Partî çawa dişêtin xwe ji van nal û bizmara xilas biket û saxlemî derçît berjewendiyên xelkê Herêma Kurdistanê û vê statûyê biparêzît. زانی خۆی عقلیەتی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان وازەحە عقلیەتێکی فشار دروستکردنە لەسەر هەرێمی کوردستان عقلیەتێکە سیاسەتی برسیکردن بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردێنێ و بەغدا دەیەوێت ئەم عقلیەتەی لە پشتی ئیدارەدانی بەغدایە ئەنی بابەتەکە ئەوە نییە جەنابی سەرۆک وەزیرانی عێراق بێوێت ئەمە بکات عقلیەتێک لە پشتی ئیدارەدانی عێراق هەیە کە دەیەوێت ئەزمموی هەرێمی کوردستان لاواز بکات بەڵام ئەمە بە بیانووی چی بیانوەکە لە ناو خۆی هەرێمی کوردستانە بیانوەکە لە بەغدا نیە بیانوەکە لە وڵاتانی تر نییە ئەمەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئەم لایەنانەی کە لە هەرێمی کوردستان و ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان خۆیان بە خاوەنی ئەم عقلیەتە دەزانن کە دەیانەوێ هەرێمی کوردستان لە کەدار بکەن ئەزمموی هەرێمی کوردستان بشێوێنن و حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتو نەبێت ئەم عقلیەتی هۆکاری کردیتە سەر بەغدا بۆیە ئەمەی کە ئەمڕۆکە دەگوزارێ بەداخەوە ئەمەی لە کەرکووکیش ڕوویدا لێکەوتەکانی ئەم خیانەتە گەورە بوو کە لە 16 ئۆکتۆبەردا بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان دکتۆر ئەگەر ئەو هایە وەکو ئێوە دەڵێن و ئێمەش دەبینین بە بەردەوامی پارتی چه ئالتەرناتیڤێکی هەیە لەناو ئەو حکوومەتە و ئەو هەوپەیمانیە ئیدارەدانی دەوڵەت ئۆپۆزیسیۆن بوون یانیش ئالتەرناتیڤی تری هەیە زانی پارتی دیموکراتی کوردستان وەکو حزبێکی سیاسی بێگومان هەموو کاتێک لە هەموو ئەم قەیرانانەی بەرامبەر بە خەڵکی کوردستان پەیڕەوکرایە ئەمە مێژوو ئەمە دەسەلمێنی کە پارتی هەمیشە لە دوای قەیرانەکان بە هێزێکی تازەوە هەستاوەتە سەرپێ و خاوەنداریەتی خەڵکی کوردستانی کردیە ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە دەبینین هەموو ئەو قەیرانانەی لە دەستپێکی ئەم کابینەیەوە دروست کران بەرامبەر بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆڕاگرانە مامەڵە کرا و دەربازمان کرد هەموو ئەو قەیرانانەی کە هەبوون حکوومەتێکی سەرکەوتوو بوو بۆیە من دڵنیام بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەیە دڵنیام لەوەی کە جەنابی سەرۆک وەزیران بە سیاسەتی حەکیمانەی خۆی دەتوانێت بەسەر ئەم قەیرانشدا زاڵ ببێت و هەموو ئەم پیلانانەی کە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر بە قەزیەی گەلی کوردستان داڕێژراون بۆ لاوازکردنەوەی ئەنجومەنی هەرێمی کوردستان دڵنیای لەوەی ئەم قەیرانانەش تێپەڕدەبن دکتۆر جارانێک هەبوو دەیان گوت لەسەر ئاستینی و دەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و هاوپەیمانان ڕێگان نادەن عێراق ئەوە گەمە بە هەرێمی کوردستان بکات و بە کەیفی دڵی خۆ دەستور و یاسا و ڕێکەوتنەکان بن پێ بکەتن بەڵام ئێستاش هەرا و هێزەمایە لە پشت قەوارە ستاتوی هەرێمی کوردستان زانی ئێمە سوپاسی پشتیوانی دۆستانمان دەکەین لە دەرەوەی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشت بوون پشتیوان بوون و مێژوش ئەمە دەسەلمێنێت بەڵام لە هەمان کاتیشدا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە زۆر کاتدا بێدەنجی هەڵبژاردیە ئەم بێدەنجی هەڵبژاردنەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەت لە زڕوفی ئەمڕۆی هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوەیەکی گشتی شتێکی دروست نییە چونکە ئەمە کۆمەڵگەی نێودەوڵەتی بوو بە ئێمەی دەگوت ئێوە دەنگی خۆتان ناگەێنن یان ئەوان نانەوێ ببیسن دەزانی کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆیان لە ناوچەکەدا حزوریان هەیە لە ناو پرسە سیاسیەکاندا حزوریان هەیە وجودیان هەیە لێرە و ئەوان هەمیشە تەکیدیان لەوە کردیتەوە کە ئێمە بتوانین لە ناوخۆی هەرێمی کوردستاندا گرفتە سیاسیەکانمان چارەسەر بکەین بەڵام نیەتی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە گرنگە پارتی ناچێتە پێشیان ئەوان نایە پێش کێ نیەتی خراپە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە تەکیدی لەوە کردیتەوە کە ئێمە دەتوانین یەک ئامانجی هاوبەشمان هەبێ ئەو کات ئێمە دەتوانین یەکڕیز بین ئەو دروشمەی کە هەمیشە دەگوترێتەوە یەکڕیزی بە بڕوای من یەکڕیزی لە نێو هەرێمی کوردستاندا بە ئاسان دروست نابێت لەبەر ئەوەی ئێمە یەک ئامانجی هاوبەشمان نییە
ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە چ لە کوتلەی پەرلەمانی چ لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخی سیاسی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان ئاراستەیەکمان هەڵبژاردووە کە ئاراستەی پارێزگاریکردن بووە لە دۆزی ڕەوایگەلی کوردستان و لە پاراستنی دەستکەوت و سەروەریەکان بە ئاراستەی تر و ئامانجی جیاوازتر لە پارتی دیموکراتی کوردستان. ئامانجی لایەنەکانی تر ئەوەیە کە قوارەی دەستوری هەرێمی کوردستان لەبار ببن. ئامانجی پارتی دیموکراتیش ئەوەیە قوارەکە پارێزگاری. مەسلحەتیان چییە لەوەدا؟ مەسلحەت لەوەیە کە ئەو تاریخە دوور و درێژەی بەداخەوە هەمیشە ئێمە تاکیدمان لەوە کردیتەوە کە ئێمە نەگەڕینەوە هەموو ئەو مێژوە و لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە، بەڵام ئەم مێژوەی لە ساڵانی 60ەکانەوە هەیە تاوەکو ئێستا لە باب و باپیرانەوە مە سیاسەتێکە و گرتیتیانە بەر بۆی هەرێمی کوردستان ئیسراحەت بەخۆیەوە نەبینێت و ئەم دەستکەوت و سەروەریانەی کە هەیەی ڕۆژ لە دوای ڕۆژ هەوڵی ئەوە بدەن کە دەستکەوت و سەروەریەکان لەلاو بڵێن هەرێمی کوردستان. ئێمە دەتوانین بڵێن وەکو وتەکانی جەنابی سەرۆک کە دەڵێ پارتیدار بەڕوویان نەدەسوتێ لە ناو دەچێ دیسان پارتی هەڵدەستێتەوە، ئەمەی جەنابی سەرۆک دیسان خەڵکی کوردستان بە هیوا بێ کە لاوااستر نابین. ئەوەی جەنابی سەرۆک فەرمووی دروست ئەمەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەسەر پێیەکانی خۆی وەستایە و ئەمەی ئەمڕۆ لە دهۆک بینیمان شەقامی دهۆک بە ناوی گەلی کوردستان نەک شەقامی دهۆک بوو، بە ناوی گەلی کوردستان دەنجی خۆی بەرز کردەوە کە ئەوان پارێزگاری لە دەستکەوت و ئەزمموی هەرێمی کوردستان دەکەن. ئەوانەی لە بەرامبەریشدا ئیدعای ئەوە دەکەن کە خاوەنی شەقامن کەمپینسیەکان شەقامی ئەوان دیار بووە، شەقامی دڵسۆزانی کوردستانیش دیارە کە ئەوانەی ئەمەی لە کەرکووکیش ڕوویدا هەموو گەلی کوردستان بینەری دیمەنەکانی ئەو ڕووداوە نەخوازراوی کەرکووک بوون. لەگەڵ ئەوەی کە قوربانی درا خوێن ڕژە شەهید درا خەڵکی کوردستان ئەوانەی کە دڵسۆزن بۆ خەڵکی کوردستان هەمووان نیەتی ئەویان هەیە کە پارێزگاری لە دەستکەوتەکە بکەن. یعنی ئەمەی لە کەرکووک بوو بۆ لایەنێکی سیاسی نەکرا، قەزیەیەکی نەتەوەیی بوو. لەگەڵ ئەوەشدا من زۆر جێی سەرسوورمانە بەڕاستی لە کەرکووک خوێنی گەنجەکانمان دەڕژێ بە ناحەق لەسەر ئاڵای پیرۆزی کوردستان گەنجەکانمان شەهید دەکرێن. ئینجا بە ناوی سەرکردایەتی حیزبێکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستاندا بێ خەڵک تاوانبار بکەی لە جیاتی ئەوەی پەنجەی تۆمەت بخێ بەرامبەر بەوانەی کە دەستیان سوورە بە خوێنی ڕۆڵەکانی خۆمان. ئەمە بەڕاستی جێی سەرسوورمانە. ئەنی دەبێت ئەمە خەڵکی کوردستان لەم لایەنە سیاسیە قبول نەکات کە کەرکووکی فرۆشت و ئەمڕۆ کەش دەیەوێت ئەو شاهدیە بدات برێ ئەمە کەرکووک داگیر نەکرایە، ئەمە کەرکووک ینی کەرکووکی ئەوانە هی خەڵکی دیکە و خەڵکی کوردستان نییە. ینی خەڵک بێت لە ناوچەکانی دیکە عەرەبی شۆڤینی بێت لە کەرکووک و تافات لێ بدات بەرامبەر بە کوردستان برێ ئەمە کەرکووک تەنها شارێکی عێراقیە، گەنجی کوردیش لە کەرکووک نەتوانێت قسە بکات بۆی شەهید نەکرێت و لایەنێکی سیاسیش لە هەرێمی کوردستان بێت بە ناوی سەرۆکی حیزبێکی سیاسی بەیاننامە دەربکات خەڵکی دیکە و لایەنی دیکە تاوانبار بکات. ئەمە دەبێت خەڵکی کوردستان بەڕاستی بڕیار لەوە بدا کە چێن ئەوانەی تاکەی وەگەڵ پرسیارێک دەستپێکدا کردێت تاکەی خەڵکی کوردستان لەم لایەنە سیاسی قبول بکات. دکتۆر ڕێزان ئەمەلە خاڵیت سەرۆکی فراکسیۆنا پارتی لە خۆڵا پێنجەمە پەرلەمانی کوردستانی گەلێک سپاسم خێرات. زۆر سپاس بۆ ئێوە.